عەبدولموتەلیب خاوەنی 200 هۆشتر بوو کە ئەبرەها هات بۆ گرتنی کەعبە. عەبدولموتەلیب چوو بە پیرەوە، چوو بە لای ئەبرەها. ئەبرەها هاتووە بە کۆمەڵێک فیلەوە، فیلە گەورەکەی ناوی مەحموودە، هاتووە کەعبە بڕۆخێنێ، ملی پێوە ناوە، وتیان قوربانەوە سەرکردەی گەورەی قوڕەیش ئێوێت دێت زیارەتێکی کاڵمەری هێتی وەرگێ. ئەبرەها وتی با بێتە ژوورەوە، کە هاتە ژوورەوە ئەبرەها عەرشێکی هەبوو ئارەسەی دانیشت، ئەوە هەتی سەباتە لەبەر دەمیا دانیشە. کە ئەبوو عەبدولموتەلیبی بینی باپیری پێغەمبەری خوا سەڵ سەلەم پیاوێکی کەڵەکەتی چوار شانەی باڵا بەرزی سوروس بیجوە لەبەری هەستا کە بینیمی شەرم لێ کردی، حەد ئەرزەکیان لەگەڵیا دانیشت، چونکە ئەم کورسیەی ئەبرەها کەس بۆی نەبوو لەسەری دانیشێ، بەڵام احتراما لەبەر عەبدولموتەلیب هاو لەگەڵ لە دانیشێ. کە دانیشت تی فەرموو، تی 200 هۆشترم لای جەنابی ژیراوە هاتم دای شتەکانە. تی من هاتووم کەعبەکەتان پێوە پیرۆزبایی باپیر و باپیرە گەورەی و قسەی تێک بە هەی شوورێ هاتوویت، وەڵای هاتی شەرمم لێ کردی، هاتی با 200 هۆشتر. تی من خاوەنی 200 هۆشترەکەم، کەعبەش خاوەنی هەیە ئیپارێزێ. وەلا عەبدولموتەلیب کە 200 هۆشترەکەشی ڕزگار کرد، هەمی کرد بەخێر، چووە بەناو خەڵکەکە بە خەڵکەکەی گوت، خەڵکەکە وتیان چی بکەین، چۆن ڕێ لە ئەبرەها بگرین؟ وتی ئەبرەها جێیشێک و فیلێکی هەناوە ڕێگەی بە کەس پێ ناگیرێ چۆڵی کەن. عەبدولموتەلیب هەموو قوڕەیش و هەموو دانیشتوانی مەکەی خستە دەرەوە، هەمووی نان بۆ شاخ، وتی بڕۆن دەرەوە، کەسی دانەمێنێ، چۆڵی کەن، شارژۆی کەن، هەمووی ئاوارە کرد. پێ خۆی چی کرد؟ خۆی هەڵزنی بە دیواری بە دەرگای کەعبەیە، چی خوایە هەموو خاوەن دەسەڵات و هەموو ڕئیس عەشرەتێک پیرۆزەکانی خۆی ئەپارێزێ، دیفاع لە ماڵی خۆیەکە، ئەمەش ماڵی تۆیە، ئەمەش ماڵی تۆیە بیپارێزێ، هەروو دوعای کردی، ئەمە ماڵی تۆ نییە، چۆن دیفاع لە ماڵی خۆ ناکەی؟ دژمن هاتووەتە سەری، هەرەوەی ڕاشی نەکرد. ئەو بخوای گەورە ئەبرەهی بەو دەردە برد کە بردی لەو کاتەیە پێغەمبەری خوا 50 ڕۆژی مابووی لە سکی ئامینەیە دایک بێ.